مدە زەمەنی کە دانرابوو بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمارتیا پەڕی و پەرلەمان نەیتوانی دانیشتنی خۆی بکە. ئەم فەراغە دەستوریە بێگومان ئەبێ هەموو لایەنەکان تێکرا پێکەوە دابنیشن و بتوانن دەرگایەک بدۆزنەوە، بتوانن دەرچەیەک بدۆزنەوە بۆ دەربازبوون لەم دۆخی کە ئێستا عێراقی کەوتووە. ئەمە بە زۆرینە ناکرێ و ئەبێت تەوافقی سیاسی هەموو لایەنەکانی لەسەر بێ. بۆیە گرنگە لەمڕۆ بەدواوە بە شێوازێکی تر هەموو مامەڵە لەگەڵ یەکا بکەن و دابنیشن و بتوانن لێک نزیک بنەوە، گەرنا بەرەو فەراغی گەورەتر بێجگە لە فەراغی دەستوری بەرەو فەراغی حکومی ئەڕۆین. تۆ حکوومەتەکە دەستا کار بەڕێکەرەوە ئەبێ حکوومەتی تازە هەڵببژێردرێ. سەرۆک کۆمار ڕاستە بە پێی یاسا ئەتوانێت بەردەوام بێ لە کارەکانیە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم فەراغە دەستوریە تەسیراتی زۆری ئەبێ لەسەر بەڕێوەچوونی عێراق لە چەند مانگی ئایندەیە. بۆیە گرنگە تەوافقێکی سیاسی هەموو لایەنە هەبێ بۆی بتوانین لەم حاڵەتی ئێستا عێراق دەرباز بکەین. هەیە نابێ بە هیچ شێوەیەک بگەڕێینەوە بۆ حکوومەتی زۆرینە، لەوانەیە ئەم حکوومەتی زۆرینەی ئێستاش کە پێک ئەهێنرێ یا وا بەتەمان پێکی بێنن هەندێک لە مافەکانی تۆبە، بەڵام ئەوە بە شایستەی تۆی نازانێ بە تەواوەتی، ینی پێیتی ئەبەخشێ نەک بەوەی کە تۆ شایستەی ئەوەی و ئەوە مافی خۆتە. ئەم حکوومەتی زۆرینەیە لە دوورمەودایە بێگومان ئەمان گەڕێنێتەوە بۆ چوارچێوەی یەکەم و بۆ دیکتاتۆریەت. ئێمە لە عێراقی تازەیە، لە دروستبوونی عێراقی تازەیە و پێش هاتەکرابوو و سیستێمێکی تەوافقی دانرابوو کە هەموو لایەنەکان تێیدا بەشدار بن و ڕەچاوی کەمینە و زۆرینە نەکرێ، بەڵکو وەکو کیانێکی سەرەکی ئەم کۆمەلگایە ڕەچاو بکرێن کە بەشداری لە هەموو جونگەکانی حکومڕانیا بکە. ئەگەر ئێمە ئەم سیستێمە ئێستا واز لێبێنین و بەرەو سیستێمی زۆری نەبڕۆین بێگومان لە دوورمەودایە زەرەری گەورە ئاکەین. ئێمە هەمیشە وتومانەکەوا زۆر گرنگە کە کورد بە یەک کاندید و یەک ڕیز بێ لە بەغدا، بە تایبەتی لە بەغدایە و سیاسەتی هەرێمی کوردستان لەوێ یعنی پشگیریکردن و داکۆکیکردن لە مافی گەلی کورد بێ بە یەک کاندید بەشدار بوون. بەڵام بێگومان ئەو کاندیدەی کە ئەبێ لەوێ بۆ هەم بڵین سەرۆکایەتی هەموو عێراق بکە ئەبێ تەوافقی هەموو لایەنەکانی لەسەر بێ، هەموو لایەنەکان بێجگە کورد ئەبێت لەبەرەوەی ئەوە سەرۆکی تێکڕای عێراقە. گرنگە کە هەموو یەکدەنگ بن و کۆک بن لەسەر ئەو کاندیدەی کە ئێستا هەیە. لە ڕوویەکی ترەوە بەڵێ دیموکراتیانەیە، هەر کەسێک کە خۆی بە شایستە ئەزانێ خۆی کاندید بکە و هەموو لایەنێک کاندیدی خۆیانیان هەبێ، بەڵام وەکو ئستحقاق ئەمە ئستحقاقی کووردە و ئەبێ کوردێک لەو پۆستە بێ.